کاتژمێر 18 ئەم ئێوارەیەماندا باسی توندوتیژی دەکەین. ئەم جارە توندوتیژی بەرامبەر بە پیاوان. وەگێکێتی پیاوان باسیەکە دەڵێ ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان زیادی کردووە. بۆیە بە گرنگی زانین کە ئێمە ئەم ئێوارەی لە کاتژمێر 18 گفتوگۆی لەسەر بکەین. لەگەڵمان بمێنەوانێ تایبەت بە ئافرەتانیش هەواڵی باشمان هەیە بۆی خانمانیش گلەیمان لێ نەکەن. دەستپێک بە ناونیشانەکان. کەمێکی دیکە وەزیری دەرەوەی سوید دەگاتە هەولێر و لە بەغدا شەوەڕایگەیان وڵاتەکەی هانی حکوومەتی عێراق دەدات بۆ ئەنجامدانی چاکسازی و ئەوانیش پشتیوانی لە پەرەپێدانی پەیوەندیەکانی عێراق و وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکەن. بۆ 6 هاوڵاتیکردنی پیاوانمان هەیە ژن لەلایەن ژنان و بە هاوکاری کەسانی تر. ئەوەش چی نیگەرانی ئەمە ساڵانی ڕابردوو لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لە کۆی ساڵەکە لە 5 ساڵە تێنەپەڕیوە. ئەمە قسەی سەرۆکی یەکێتی پیاوانی کوردستانە. وەک خۆی باسی لێوە کرد لە دەمانگی ڕابردوودا 6 پیاو لەلایەن هاوژینەکانیانەوە کوژراون. لە 5 ساڵی ڕابردووشدا ئەمە بەرزترین ئامار بووە کە تۆماریان کردووە. لەگەڵم بمێنەوانێ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەم. وەکو باسم کرد تایبەت بە خانمانیش هەواڵێکی تایبەتمان هەیە، ئەویش هەر لەسەر توندوتیژیە بەڵام بە هۆشیاریەوە. هەستمان بە شتەکە کرد وەک بوو مەلەرزەیەک بوو. تقریبا سعات 8 دقیقە بۆ 8:04 بوو. لەو کاتەیەدا کە ڕامان کردە دەرەوە بەس هینمان بینی نازەم. ئەمە یەکێک بوو لەو بریندارانەی کە بەهۆی شکاندنی بۆری هێڵی دووەمی ئاوی سلێمانی دوکان کە شەوی ڕابردوو بۆریەکە شکا لە ئەنجامی شکاندنی بۆریەکەدا دوو لە پاسەوانەکان کە لەوێ پاسەوانی پرۆژەکە بوون. یەکێکیان ئەوە بوو کە قسەی بۆ ئێمە کرد بریندار بووە. تەندروستیان باشە. پاشکەمێکی دیکە پێکەوە راپۆرتێکی تایبەتمان لەسەر ئەوە هەیە پێکەوە ئێبینین و باسی ئەو گەڕەکانە شەکەین کە بێ ئاو بوون ئاخۆ ئەو گەڕەکانە کامانن و کوێ دەگرێتەوە لە شاری سلێمانی. ئەم کاتتان باش. کەمێکی دیکە بڕیار وایە ئانلیند وەزیری دەرەوەی سوید بگاتە هەولێر و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆبێتەوە و پەرەپێدانی پەیوەندیەکان و پرسی کۆچبەران و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق پێکەوە گفتوگۆی لەسەر بکەن. وەزیری دەرەوەی سوید لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لە شاری بەغدا باسی لەوە کرد کە وڵاتەکەی واتە سوید هانی حکوومەتی عێراق دەدا بۆ ئەنجامدانی چاکسازی لەسەر جەم بوارەکاندا و ئاماژی بۆش کرد کە پشتیوانی عێراق دەبن وەکو وڵاتی سوید بۆ پەرەپێدانیان لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپادا. حکوومەتی سوید هانی حکوومەتی عێراق دەدات بۆ ئەنجامدانی چاکسازی لە بواری ئابووری و سەرجەم لایەنەکانی دیکە بۆ سەقامگیری عێراق. هەروەها پاپەندین بە پشتیوانیکردنی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر بەگشتی. سوید پشتیوانی عێراق دەبێت لە پێناو پاراستنی سنوورەکانی و پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ یەکێتی ئەوروپا. باسی توندوتیژیەکەین بە پێی ئامارەکانی یەکێتی پیاوانی کوردستان باز لەواکەن کە لە نۆمانگی ئەم ساڵدا 6 پیاو بەدەستی خێزانەکانیان کوژراوە. ئێمە هەمیشە گوێمان لەو بۆ کە باسی توندوتیژیمان کردووە زیاتر توندوتیژی ژنان یاخود خانمانی گرتوتەوانێ. بەڵام لە هەر وڵاتێکدا لە هەر هەرێمێکدا لە هەر ناوچەیەکدا توندوتیژی هەبێ بێگومان بەرامبەر هەموو تاکێکی کۆمەلگا توندوتیژی دەگرێت، بەڵام ئەمانە بەڕێژەیە. بۆیە ئەم ئێوارەی ئێمە باسیەکەین ئەمە ئامارێکە یەکێتی پیاوانی کوردستان بڵاوی کردوێتەوانێ باز لەو توندوتیژیاناکە کە بەرامبەر پیاوانیش کراوە. با پێکەوە ئەو راپۆرتە ببینین دواتر راپۆرتێکیشمان لەسەر خانمان هەیە و لەسەر پرسی توندوتیژی بەرامبەر بە پیاوان دەوەستین و گفتوگۆ دەکەین ئاخۆ بزانین ئەو ئامارە بۆ زیادی کردووە. ماوەی چەند ساڵێکە ئامارەکانی کوشتن و توندوتیژی بەرامبەر بە پیاوان لەلایەن ئافرەتانەوە زیادی کردووە. بارەگای سکرتێری یەکێتی پیاوانە ڕۆژانە چەندین پیاو سکاڵا دەهێننە ئێرە بۆ ئەوەی کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. بەڵام بەدەر لەوەش ئامارێکی مەترسیداری کوشتنی پیاوان لەلایەن هاوسەرەکانیانەوە ئاشکرا دەکەن. لە دەمانگی ڕابردووی ساڵی 2021
واتە لە یەکی 2021 بۆ یەکی 2021 54 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە بەداخەوە ئەمەکە حاڵەتی خۆکوشتن خۆی دیاردەیەکی عالەمیە بەپێی داتاکان ئەڵێت لە هەموو دقەیەکە 8 کەس بۆی هەیە خۆی بکوژێت جا فشار دەرونیەکان هەیە ئالوودەبوون هەیە ناومێدبوون هەیە نەخۆشی هەیە ئیتر تێکشکانی باری ئابووری هەیە ئەمانە هۆکارەکانی خۆکوشتنن بەڵام ئەوەی کە زۆر جێی نیگەرانیە لە ئێمە لە ساڵی 2012 بەدواوە لە هەرێمی کوردستان ئاماری خۆکوشتن لە بەرزیە و ڕۆژ بە ڕۆژی زیاکە بەدەر لەوە 6 حاڵەتی کوشتنی پیاوانمان هەیە ژن لەلایەن ژنان لە بە هاوکاری کەسانی تر ئەوەش چی نیگەرانیە ئەمە ساڵانی ڕابردوو لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لە کۆی ساڵەکە لە 5 حاڵەت تێنەپەڕیەوە بەڵام بەداخەوە ساڵ 6 حاڵەت تۆمار کراوە و لە ناو 6 حاڵەتەکەشا بەداخەوە دوانیان کە ژن خۆی ڕاستە خۆ هەستاوە بە حاڵەتی کوشتنەکە ئەرکی تاک بە تاکی کۆمەڵگایە کە هەوڵ بۆ ئەوە بدرێت خێزانەکان لەبەر یەک هەڵنەوەشێن هاوسەرەکان تەواوکەری یەکترن بەڵام هەندێک کادوانیشان دەدرێت هاوسەرەکان هەر یەکەیان لە سەنگەرێکی جیاوازن دش بە یەکدی کە ئەمەش هۆکارێکە بۆ زۆربوونی ڕێژەی توندوتیژی ئەبێ باسی مرۆڤ سەنتەری و مرۆڤ سالاری بکەین پیاوێک ئەزیێت بدرێت ژنێک ئەزیێت برێت دوجار هاوسەرێک یاخود مرۆڤێک ئەزیێت ئەدرێت وابێ بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ئێمە بۆ ئاڕاستای ئیشکەن کە مرۆڤ سەنتەری بکەنەوە کە بیر لە خێزان بکەنەوە بیر لە فتەوکردن بکەنەوە ناکرێ ئێمە پەتێکمان بەدەستەوە بێ هەر کەسێکمان بۆ لایە کار ڕایکێشێ ئەوانەی کە بەرگری لە پیاوەکەن تەنها باسی ئەو دیوەی وێنەکە بکەن کە ژنان توندوتیژیەکەن ئەوانەی کە ڕێکخراوەکانی ژنان تەنها ئەو وێنەی پیشانمن کە پیاوان توندوتیژیەکەن ئێمە دوجارە بێ پیا و ژن بەیەکەوە ئاشکەینەوە بەپێی ئامارێکی دیکەی یەکێتی پیاوانی کوردستان ئاماری توندوتیژی بەرامبەر بە پیاوان هەر بە بەرزی ماوەتەوە بە جۆرێک تەنها لەم ساڵدا 463 سکاڵای توندوتیژی بەرامبەر بە پیاوان تۆمار کراوە کە خۆی دەبینێتەوە لە دەرکردن و دەست بەسەراگرتنی سامان و موچە و ڕێگری لە بینینی منداڵ و پێنەدانی مافی پیاو لەلایەن هاوسەرەکەیەوە خێزانێکی تەندروست بناخەیە بۆ ئەوەی کا کۆمەڵگەیەکی تەندروست هەبێت لە مێژی شەو وتراوە کە هیچ خێزانێک بێ کێشە نابێت بەڵام چارەسەری کێشەکانی خێزانیش هیچ کات بە بەکارهێنانی توندوتیژی لەلایەن پیاوانەوە بەرامبەر بە ژنان و ژنانیش بەرامبەر بە پیاوانەوە چارەسەر نەکراوە و ناشکرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەر لەسەر توندوتیژی بەرامبەر بە پیاوان ئینفۆگرافیکێکمان ئامادەیە هەندێک ئامار و داتای تێدایە چکە باسمان لەوە کرد کە ئامارەکان بەرەو زیادبوون چووە ئێستا پێتان دەڵێن کە ئامارەکان چۆن بەرەو زیادبوون چیەوە هۆکاری زیادبوونی ئامارەکان چییە وەکو باسم کرد میوانی تایبەتیشم هەیە لەسەر ئەو پرسە گفتوگۆکەین توندوتیژی دژی پیاوان بۆ ساڵی 2021 واتە ئەتوانین بڵێن بۆ 9 مانگ تا 10 مانگی ڕابردوو ئێستا کە لە مانگی 11 داین و ساڵی 2021 تەواو نەبووە 6 پیاو لەلایەن هاوژینەکانیانەوە کوژراون لە ماوەی ئەم 9 مانگەدا ئیتر بە شێوازی جیاواز یاخود بە ئەو کێشانەی کە خێزانەکان هەیەیان بۆ لە ناویەکدا بەهۆی کێشەی جیاوازەوانێ ئەمە ئەو ئامارەیە کە لەم ساڵدا 6 پیاو کوژراوە ئەو پیاوانەی کە بەهۆی خێزانیەوە خۆیان کوشتووە تا بەهۆی کێشە خێزانیەکانیانەوە پیاوەکان هەستاون بە کوشتنی خۆیان بۆ کۆتایی هێنانی ژیانی خۆیان 54 پیاو بۆ ئەمەوێ لە ئەم ئینفۆگرافیکەدا و بە تایبەت لەم بابەتەدا ئەوە ڕابگەێنم بە بینەرەکانم ئێمە نامانەوێت دیاردەی کوشتن و خۆکوشتن زەق بکەینەوە بەڕاستی بەڵام ئەمە ئامارێکە کە بڵاو کراوەتەوانە ئەرکی سەرشانمانە بیگەێنین باز لەوە بکەین کە بڵێت توندوتیژی هەیە هەم بەرامبەر ژنان هەم بەرامبەر پیاوان هەم بەرامبەر مناڵانیش کە دواتر لە گەڵ میوانەکەم باسیەکەم. سکاڵای توندوتیژی بەرامبەر بە پیاوان واتە پیاوان 463 سکاڵایان تۆمار کردووە لە بەرامبەر ئەو توندوتیژیانەی کە بەرامبەریان کراوە کە بەڕاستی ئەلێرەدا نازانین یعنی دەستخۆشی بکەین یان پێمان ناخۆش بێ بۆی کە توندوتیژی هەیە ئێستا توندوتیژیەکە هەیە بەڵام جۆری سکاڵاکە جێی دەستخۆشی ئەوەی کە ئەتوانین بڵین هاوڵاتیان هێواش هێواش بڕۆن بەرەو ئەو دەستگانی کە تایبەتە بە کێشە خێزانەکان بڕۆن بەرەو ڕووی یاسا بۆ ئەوی یاسا کێشەکان چارەسەر بکات و یەکلای بکاتەوە نەک ئەم دوو دیاردەیە کە لە ئەوڵەوە باسم کرد کوشتن و خۆکوشتن بەداخەوە یاسا باشترین شتە بۆی کە کێشەکان یەکلا بکاتەوەێ کەواتە با بزانین
جۆری سکاڵاکان بێگومان ئێمە باسمان کرد وتمان زیاد لە 400 سکاڵا هەبووە لەلایەن پیاوانەوە بابزانین جۆری سکاڵاکان چییە ئەو سکاڵانی کە پیاوان کردویانە چی بۆ دەرکردن بووە لەلایەن خێزانەکانیانەوە لە نێو ماڵەکانی خۆیان دایتر ئەو کێشانەی کە خێزان تاک بە تاکی ئەم کۆمەلگایە دەزانێت خێزانی کورد گەلێک کێشەی زۆری هەیە ئەمانە ئەو کێشانن کە ئەمانی لێکەوتوتەوانێ یەکێکی دیکە دەست بەسەر داگرتنی سامان و موچەیە ئەو پیاوانەی کە سامانێکی زۆریان هەیە لە نێو ماڵەکان یاخۆ موچەیەکیان هەیە ژنەکانیان دوای دەرکردنیان دەستیان بەسەر ئەمە داگرتو ئەمە پیاوەکان واڵێن من نایڵێم ئەمە پیاوەکان لە کاتی تۆمارکردنی سکاڵاکاندا ئەم هۆکارانەیان باس کردووە ڕێگریکردن لە بینینی منداڵەکانیان کە ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە لە دوای ئەوەی کە دایک و باوکەکان هاوژینەکان ژن و مێردەکان کێشە ئەکەوێتە نێوانیانەوە ڕاستەوخۆ مناڵەکە دەبێتە قوربانی سەرەکی ئەو کێشەیە بۆیە هەندێک جاریان لەلایەن باوکەکەەوە یان لەلایەن دایکەکەەوە لە نازیەکێکیان بێبەشەکرێ و ڕێگری لە بینینی منداڵەکانەکرێ پێنەدانی مافی پیاو لەلایەن هاوژینەکانیانەوە ئەم خاڵێکی گرنگە بە نیسبەت خێزانەوە ئەمە بۆ تەواوی جیهانیش ڕاستە ئەم خاڵە چکە گەلێک ماف هەیە چۆن تۆ مافت هەیە لە بەرامبەر هاوژینەکەت هاوسەرەکەدا بە هەمان شێوە پیاوەکانیش مافیان هەیە لەسەر خێزانەکانیان بۆیە ئەمە ژێکێکە لەو خاڵانەی کە پیاوان سکاڵیان لەسەر تۆمار کردووە ئەمانە ئەو زانیاریانە بوون کە لە داتاکانماندا هەمان بوون تەواوی زانیاریەکانمان ئەوە بوو راپۆرتێکی ترمان ئامادەیە وەکو باسم کرد ئەم ئێوارەی بە دەرفەتمانزانی باز لەلایەنێکی دیکەی خانمانیش بکەین باسم کرد کە توندوتیژی زۆر بووە لەگەڵەوەی توندوتیژی زۆر بووە بەڵام خانمان هۆشیار بوونەتەوانێ بەوەی کە لە کاتی توندوتیژیەکاندا پەنا بەرنە بەر یاسا بۆی سکاڵا تۆمار بکەن لە یاسا چۆن ێستا لەوەی کە پیاوانە بینیمان بۆیە ئەڵێ پەنابرنە بەر یاسا لەلایەن خانمانەوە زیادی کردووە ئەم راپۆرتا بینین ئەمە باز لە هۆشیاری خانمانەکات دواتر لەگەڵ ئەندامێکی ئەنجومەنی باڵای خانمان گفتوگۆ لەسەر بابەتەکان دەکەین هۆشیاری کۆمەڵاتی وای کردووە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ژمارەی سکاڵەکان بە تایبەتی لە کاتی توندوتیژی بەرامبەر بە خانمان زیاد بێت هێڵەکانی تایبەت بە چارەسەری کێشەکان لەلایەن بەڕێوەبەرەتی تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی و ئاگاداربوونی تاکەکان لە مافەکانی خوان هۆکارم بۆ بەرزبوونەوەی ڕێژەی تۆمارکردنی سکاڵا لە بنکەکانی پۆلیس یاری دەدەری بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەڵێ زیادبوونی سکاڵەکان بۆ مانایەنیە کە توندوتیژی کەمتر بووەتەوە ئەگەر دیقەتی هێڵی گەرمی 1990 بدەیت هەموو ڕۆژێ لە کوردستان نزیک لە 70 بۆ 80 پەیوەندی تەلەفۆنیمان هەیە و بەشی زۆریان لەو پەیوەندی تەلەفۆنیانە لە ڕێگەزی ژنانن و لە ناویشیاندا بەشی زۆریان ئەوانن کە ڕوبەڕووی تەحەڕوشی سێکسی مەسەلەی هەڕەشە لێکردنی ئابڕۆبردن یا بۆ نیەتی پارە پەیداکردن یا بۆ تۆڵەکردنەوەی کۆمەڵایەتی بەکاردەهێنرێن کۆمەلگایەکە بە گشتی لە قۆناغێکدایە بەرەوکرانەوەی کۆمەڵایەتی ڕۆیشتووە لەو لاشەوە ئەو وەسائیلانەی کە یارمەتیمان نادەن بۆ ئەوەی کۆمەلگایەکە ڕێک بخەینەوە بەهێزترن لەو دەستگایانەی کە ئیش لەسەر ڕێخستنەوەی کۆمەڵایەتی دەکەن مادام ئەوان دامەزراوەی بەهێزترن کەواتە بەردەوام ئێمە لە ڕوبەڕووبوونەوە داین گرنگ ئەوە نییە لە لای من تەسەوەڕی منە گرنگ ئەوە نییە دۆخی کۆمەڵایەتی چەند دژوارە گرنگ ئەوەیە دۆخی کۆمەڵایەتی چەند دژوار بێ دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی قەزایی دەسەڵاتی یاسادانان ڕێکخراوە مەدەنیەکان میدیاکان چەند لە ئاسی بەرپرسیارەتیدان بۆ چارەسەرکردن و ڕوبەڕووبوونەوەی پارێزەرێکی پرسەکانی تایبەت بە توندوتیژی خانمان کە لە ساڵی 2007ەوە ئەم جۆرە کەیسانە لە بەردەستێتی بازلەوە دەکا خانمان ئێستا چاوکراوەترن و کۆمەڵگاش ڕێگەیان پێدەدا بۆ تۆماری سکاڵا سەردانی بنکەی پۆلیسکەن کە لە ڕابردوو شەرمە و عیبەی کۆمەڵاتی لەو پرسە زۆر ڕێگر بووە ئەگەر من سکاڵا بکەم تەمەن کە سوکارە بێ بیزانێت کە سوکار کەزانی ئەو کاتاڵە دیارە تۆ تاوانێکت هەیە خۆت غەڵەتی بۆیە تاوان بەرامبەر تەکرێت بۆ بەرامبەر دراوسێکە ناکرێت بۆ بەرامبەر کچی گورت یانە خوشکەکەی ترت ناکرێت کەواتە تۆ خۆت غەڵەتی ئەچن ڕێگریم لێکەن بۆ چوونە دەرەوە لەبەری کە ڕێگریم لێ نەکەن بۆ چوونە دەرەوە من ناچم سکاڵا بکەم و سکاڵا لە لای کە سوکاریشم ناکەم ئێستا لەم حاڵەتەیە ئێستا گەنجەکانمان کە توانم بڵێم لە خوار 15 ساڵەوە کە لەبەری کە مۆبایل زیرەکیان پێ لەبەری کە تۆڕ کۆمەڵایەتەکان بەکارهێنن و چوونە دەرەوەی هاوڕێیان و ئەوانە زیاتر بۆ لە نێوان گەنجەکانە بەڵام لە لایەکیکەوە ئەمانە سکاڵا کەمترەکەن بۆ سکاڵا بۆ کەمەکەن لەوەی کە ئەترسن کە باوکو برایان ڕێگریان بێت بڕۆنە دەرەوە کەواتاڵێک کچم تۆشی هیچ کێشێ نەبووی ئەمڕۆ
ئەڵێنە خێریش تووشی هیچ کێشێنە بلوانێت تووشی تەحڕۆشی جەستەی بوو بێتەوە لە دەرەوە لەوانێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ینی گومانیتیانێک کە تۆڕە کۆمەڵاتەکان لەم تەمەنی منە کە من پارێزەرێکیشم کازانم چۆن ئەکاونتەکەشم بپارێزم وەکو خۆم بەڵام سەرێکی ڕۆژانە تەحڕۆش ئەلکترۆنی ڕوبەڕوومە بێتەوە. هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و جێبەجێکردنی یاساکان لە ناو کۆمەڵگای کوردی لە چەند ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری تاکەکان بەرامبەر ئەرک و مافەکانی خۆیان و شکاندنی بێدەنگی لەلای خانمان هەمویان هۆکارن بۆی ئەگەریش ڕێژەی کوشتن و توندوتیژی کەم نەبێتەوە بەڵام چیتر تاوانباران ناتوانن تاوانی زیاتر ئەنجام بدەن و مافی کەسانی دیکە پێشێلکەن چونکە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر. بەڵێ ئەوەی کە بینیمان پێکەوە ئەو راپۆرتە بوو کە هاوکارانم بۆیان ئامادە کردبووین لەسەر ئەوەی کە بەڵێ ژنان خانمان هۆشیار بوونەتەوە لە بەرامبەر ئەو توندوتیژی و دەستدرێژانەی کە بەرامبەریان ئەکرێ ئیدی بە هەر ڕێگاک بێ پەنا بۆ یاسا بەرن. ئەمەمان بۆچی پیشاندا بۆ ئەوەی کە پیشانی بدەین لە بەرامبەر توندوتیژی پیاواندا بەڵێ توندوتیژیش بەرامبەر خانمان هەیە توندوتیژی بەرامبەر منداڵانیش هەیە بەڵام مەبەستمان بوو ئەم ئێوارەیە گفتوگۆی جددی لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری یاخود بەشداریکردنی ئەنجومەنی باڵای خانمان و بەلامانەوە گرنگ بوو خانمان ژنان ئافرەتان بێن لەسەر ئەم پرسە قسە بکەن بەڕاستی چونکە کێشەی پیا و تەنها هی پیاو نییە کێشەی ژنان تەنها هی ژنان نیە کێشەی کۆمەلگایە بە هەردوو ڕێگەزمانەوە بە ژن و پیاوەوە کاتێک کێشەیەک ڕۆبەڕۆی هەر لایەنێکمان دەبێتەوە ئەوی دیکەش بەرپرسیارە لێمان بەڵام ئەنجومەنی باڵای خانمان بە بیانووی ئەوەی کە ئەوان پێشتر پێیان نەوتراوە کە بابەتەکە لەسەر توندوتیژی بەرامبەر پیاوانە ئامادە نەبوون گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەن لە کاتێکدا با من لێرەوە زۆر بە جورئەتەوە قسە بکەم وەک ڕۆژنامەنووسێک بۆ من ئاساییە و ڕەنگە هەندێک جار هەندێک کاتی شانازی بێ کە من داکۆکی لە مافی بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی بکەم لە نێویشیاندا پیاوە ژنە منداڵە هەر کەسێکە چونکە ئێمە بیرمان نەچێت پیاوان باوکمانن برامانن هاوڕێمانن هاوکارمانن هاوژینمانن ڕاستە توندوتیژی هەیە ڕاستە هەموو ئەو دەسەڵاتە خراپانەی کە لە کۆمەلگا و ئەو تێکچوونەی تەونی کۆمەڵایەتی کە تێک چووە پشکی شێر بەر پیاوانەکەوێ بەڵام ئەمە مانای وانە کە ئیدی لایانی بەرامبەر واتە ئێمەی ژنان هەمومان وەک یەک بین نە هەمومان وەک یەک باشین نە هەمووشمان وەک یەک خراپین بۆ یەک گرنگە ئێمەی خانمان بە خۆشمەوانێ و تۆی ژنیش ئەگەر ئێستا گوێت لە منە کاتێک لێیان پرسید لەسەر توندوتیژی بەرامبەر پیاو یاخود بەرامبەر تاکێکی کۆمەلگا دەبێت ئامادەبی قسە بکەیت چونکە ئەوە کێشەی تەواوی کۆمەلگایە بەو هیوایم کە ئیدی توندوتیژەکان کەم بێتوانێت بۆ ئەوەی هەمووان پێکەوە بتوانین تاکی تەندروست خێزانێکی تەندروست بۆی کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنین ئیدی دووربین لە کێشە و توندوتیژی. بەڵێ بڕیارە وەکو لە دەستپێکی کاتژمێر 18 باسم کرد کەمێکی دیکە وەزیری دەرەوەی سوید بگاتە هەرێمی کوردستان و لە هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کۆ بێتەوە گفتوگۆ لەسەر هەندێک بابەتی گرنگ بکە کەواتە بۆ زانیاری زیاتر با بچمە لای هاوکارم هۆشمەند کە لە فڕۆکەخانەوە لەگەڵم دەبێت هۆشمەند زانیاریەکان لای تۆ چییە کەی جەنابی وەزیر دەگات و کێ لەوێ ئامادەیە بۆی پێشوازی لێ بکە. ژینەوە ئەم کاتت باش من لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرم بڕیارە پاشکەمێکی دیکە وەزیری دەرەوەی سوید لە بەغداوە بگاتە هەرێمی کوردستان کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لێرە لەلایەن بەرپرسانی باڵای حکوومەت هەرێمی کوردستانەوە پێشوازی لێ دەکرێت ئەو ئەمڕۆ گەشت بۆ بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆبوویەوە کۆبوونەوەکەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق تاوتوێی پەیوەندیەکانی عێراق و وڵاتی سوید کراوە پرسی چاکسازیەکانی حکوومەتی عێراق هانی حکوومەتی عێراقی داکەوە چاکسازی بکەن لە بواری ئابووری و بەهانیەوە داکەوە بتوانرێت لە ڕوبەڕبوونەوەی تیرۆر سوید دەورێکی کاریگەری هەبووە لە بەتایبەت لە شەڕی داعش دوای سەردانەکەی بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق
عێراق بڕیارە کەمێکی دیکە بگاتێرە لێرە هەموو ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لە وەزیری دەرەوەی سوید و لێرە تاوەکو ئێستا دیار نییە کێ پێشوازی لێ دەکات چاوەڕێ دەکرد کەمێکی دیکە ئەو کەس بەرپرسانەی کە پێشوازی لێ دەکەن بێنە ئێرە بەڵام تیمی پرۆتۆکۆل هەمویان لێرە ئامادەن بۆ پێشوازیکردن لە وەزیری دەرەوەی سوید. کۆبوونەوەکەی وەزیری دەرەوەی سوید لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان چەند تەوەرەیەک دەبێت کە ئەم شەو دەگاتە ئێرە دوای پێشوازیکردنی لێرە دەمێنێتەوە تاوەکو بەیانی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. کۆبوونەوەکانیشان بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی سوید. وڵاتی سوید یەکێکە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە نوێنەری یان کۆنسوڵخانەی لە هەرێمی کوردستان هەیە. پەیوەندیەکی باشە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی سویدە یا شێوەی وڵاتانی دیکە. ئەمە دەبێتە هۆی باشترکردنی پەیوەندیەکان و گرنگیدان بە پەیوەندیەکانی هەردوو لە بۆ هەرێمی کوردستان گرنگ دەبێت. و پێشتریش وڵاتی سوید لە ڕووی هاوکاریکردن بۆ ئاوارەکان لە شەڕی داعش یەکێک بۆ لە وڵاتانەی کە هاوکاریکی تەواوی هەرێمی کوردستانی کردووە. بابەتێکی دیکە کە زۆر گرنگە کە باسی لێوە دەکرێت ئەویش لە نێوان بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و وەزیری دەرەوەی سوید شاندەکەی پرسی کۆچبەرانە کە ئێستا کێشەیەکی گەورەی یان قەیرانێکی گەورەی بۆ یەکێتی ئەوروپا دروست کردووە. کۆچبەران بوونەتە قوربانی ململانێ سیاسەکانی بیلاڕوسیا و یەکێتی ئەوروپا و بەتایبەت ئەو قاچاقچیانەیە کە وەکو دەزانین کە بەشێکی زۆریان هەڵخەڵەتێنراون بارێکی زۆریان لێوەرگرتوون دەتوان بگەنە بیلاڕوسیا یەکسەر دەپەڕنەوە بۆ یەکێتی ئەوروپا. ئەمە هیچ ڕاست نییە. ئەمە کێشێکی گەورەی هەم بۆ حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا دروست کردووە. بۆیە گفتوگۆکان لەو چوارچەوەیە دەبێت هاوکاریەکانی وڵاتی سوید بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە لە بۆ کۆچبەران پرسی گەڕانەوەی کۆچبەران کە وڵاتانی یەکێتی ئەوروپا ستایشی ڕۆڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لە چارەسەرکردنی کێشەی کۆچبەران و گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان و کوردستان پێشتر کە بەشێکیان گەڕاونەتەوە بڕیارە پەشێکی دیکەشیان بگەڕێنەوە. ئەمە بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا زۆر گرنگە کە گەڕانەوەی کۆچبەران و پرسی دیکەش کە گفتوگۆی لەسەر دەکرێت ڕوبەڕبوونەوەی تیرۆرە. وڵاتی سوید بەشێک یان یەکێک لە وڵاتانەیە کە لە ڕووی تیرۆرەوە هاوکاری عێراق و هەرێمی کوردستانی کردووە بە ڕاوێژکارەکانیان کە لە هەرێمی کوردستانن. بابەتێکی دیکەش بڕیاری شەسبەی دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان وەزیری دەرەوەی سوید لەگەڵ پێکاتەکانی هەرێمی کوردستان وێنەری پێکاتەکانی هەرێمی کوردستان کۆبێتەوە. ئەمە بابەتێکی گرنگە چونکە هەرێمی کوردستان بۆ پێکەوەژیان لە ناوچەکە لە ئاستێکی زۆر باشدایە. ئەمە چاوی جیهانی لەسەرە و ئەمە بۆتە جێی دەستخۆشی لە هەموو جیهان. ئەم پێکەوەژیانەی لە هەرێمی کوردستان هەیە بۆتە دەستخۆشی زۆربەی وڵاتانی دنیاش. بۆیە ئەمە بەشێکی دیکە دەبێت لە تەوەرەی سەردانەکەی بڕیاری سبەی دوای ئەم کۆبوونەوەی بگەڕێتەوە بۆ وڵاتی سوید. سپاس هۆشمەند.